لە ماوەی 3 ڕۆژدا و بۆ جاری دووەم خۆپیشاندانی ژمارەیەکی زۆر لە پۆلیسی یەکەی پاسەوانی بارەگا حزبیەکان لە سنووری قەزای چەمچەماڵ دژی بەردەوامی سیستەمی پاشەکەوتی موچە و خراپی دۆخی ژیانیان بەڕێوەچوو. خۆپیشاندەران بۆ ماوەی نزیکەی 3 کاتژمێر ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست و ئاماژەیان بۆ ئەوە کرد لە ئەگەری وەڵام نەدانەوەیان درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدان. لەم ڕۆژانی پێشوە ئێمە هۆشداریمان داوە حکوومەت داوای موچ و حەقی خۆمان کرد موچەکانمان لە 165 لێ بڕن. ئێمە پیاماوت بۆ جارێتری تونتیژیت پێیان نەبێت ئەلەم شوێنە پیاماوت کاکەگیان با تونتیژی دروست نەبێت بۆ ئەوەی خەڵکی فەقیر و هەژار لەم خەتا توژی حادثە و توژی عاتڵان نەبێ ژیانی خەڵ نەوێسیە بەس ئەوان 80 بۆ 90,000 بۆ ئێمە زیاد کردەوە وەکو هەدیەکی جێژنایان بۆ ئەوەی وەک بڕین بانگەشەی هەڵبژاردن بۆ کاندیدەکانیان بکەین. کاکەمە وەک پاسەوەرەکانی بەرەگاکان کە هیچ نەحەزب خزمەتمانەکان هیچ کەسێک نییە دەنگمان بێتە دواو نان لەسەر خۆمانە جلوبەری لەسەر خۆمانە پێڵاوە لە حساب خۆمانە ئێمە داوای مافی خۆمانەکەین بۆ پارێ ڕازینین داواکەین با دووترین کە حزبەکان بێنە دەنگ ئەگەر نێنە دەنگ ئەم دوودیجێ کە ئێستا بینیانە لەمە توندر ڕۆدا ئێمە داوای حەقی خۆمانەکەن لێرە ئەوە چەند ساڵە موچەکەمانیان ئەبڕن هەتاکو ئێستاکە ئێمە داوامان کردووە شەڕی دژ بە داعشمان کردووە لە سەنگەرەکان نەبووینە ئێ باشە ئێمە بۆچی وابین بۆ معاشەکەمان ئەخۆن بۆی دەنە قومارە. لە ماوەی ئەنجامدانی خۆپیشاندانەکەیاندا جگە لە بەرپرسێکی حیزبی هیچ بەرپرسێکی حکومی بەدەم داواکاریەکانیانەوە نەهات. بەشێکی تر لەو پۆلیسانە داواکار بوون لەبەر بێهەڵوێستیان و پشگیری نەکردنی داواکاریەکانیان بەڕێوەبەرایەتی پۆلیسی پاسەوانیەکان هەڵبوەشێتەوە. داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان لە وەزیری ناوخۆ موچەی پاسەوەکان موچاکەن وەکو هێزەکانی تری ناوخۆ چیتر ئەگە ئێمە مولکی حکومەتین یا مولکی وەزارەتی ناوخۆین فەرمون با حکومەت سەحبمان هەگالێت باتی پاسەوانی بەرپرسەکان نەکەین. داوای واکەین کە ئەم حکومەتە گەندەڵا ئەم مافیانە چاوێک بەو قەراریانە بخشێنەوە کە دژی ئەم خەڵکە فەقیر و هەژارە داوێنە ئەو خەڵکە لێرە کۆبۆتەوە تا ڕۆژانێک پارێزەری دەسەڵاتەکانی ئەوان بوون. جارێکی تر پێیان بڵێن ئەوە ئێمە کۆیلە نین ئەوان ئەبێ بە خۆیانە بچنەوە خەڵک وازیێناوە لە کۆیلایەتی جارێکی تر ئێمە ئەمە قبول ناکەین ئەمانە گەندەڵن دزن ئەیانوێ بەم بڕیاریان خەڵک بڕوتێنەوە. حکومەتی هەرێم داواکارم ئەو بەڕێوەبەرایەتی هەڵوەشێنەوە سەردام و دەستگاکانی تر. دوای 3 کاتژمێر لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان خۆپیشاندەران کۆتاییان بە خۆپیشاندانەکەیان هێناوە ئاماژەیان بۆەوە کرد لە ئەگەری دەستکاری نەکردنی پاشەکەوتی موچەکانیان ئەوە ڕۆژی یەکشەممەی داهاتوو بە شێوەی جیاوازتر و فراوانتر درێژە بە خۆپیشاندانەکانیان دەدەن و بایکۆتی دەوام لەسەر جەمبارەگاکان ڕادەگەێنن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.